لەبێ خوێندکارانی ئازیز، هیوادارم هەموو لایەکتان باش بن. لە پڕ 55 باسی چالاکی بازرگانی گواستنەوەکەین. یەکەم شت باسی بازرگانیەکەین. هەمومان تا ڕادەیەکی باش ئەزانین بازرگانی واتە چی، واتە جمۆژۆڵی و ئاڵوگۆڕکردنی پێداویستیەکان لە کەسێک بۆ کەسێکی تر، لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر، لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر. دەتوانین بڵێن چالاکی بازرگانی بەندە بە ئاستی پێشکەوتنی هۆیەکانی گواستنەوە، واتە تاوەکو هۆکانی گواستنەوەمان پێشکەوتووتر بێ، لایەنی بازرگانیەکمان پێشکەوتووترە بێ. بۆ گەشەکردنی قەبارەی بازرگانی شان بەشانی بوونی هۆیەکانی گواستنەوە دەڕوە. هەروە باری بازرگانی بەندە بە گەشەکردنی ئابووری و کشت و کاڵ و پیشەسازی. هەر وڵاتێک بازرگانی دەکرێت بە دوو بەشەوە. بازرگانی ناوخۆمان هەیە لەگەڵ بازرگانی دەرەکی. بازرگانی ناوخۆ ناوەکەی خۆی بەخۆوەتی. ناوخۆ واتە ناوەوەی وڵات. مەبەستی لە گواستنەوەی کەلوپەل و کارگوزاریەکانە لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر لە ناوەوەی وڵاتە. بۆ نمونە شاری سلێمانی لەگەڵ شاری هەولێر. بازرگانی دەرەکیش ناوەکەی بەناوی خۆیوتی دەرەوە، واتە لە دەرەوەی وڵاتێک گواستنەوەی کەلوپەل و کارگوزاریەکان لە نێوان عێراق و وڵاتان دیکەیە یاخود بریتیە لە ناردن و هاوردنی کەلوپەل. عێراق نەوت و خوڕما و دانەوێڵە و هیتر دەنێرێتە دەرەوە. بەرهەمی پیشەسازی بە تایبەتی مەکینە و ئامێر و ئۆتۆمبیل و ئەو کەرەستانی کە بۆ پیشەسازی ناوخۆ پێویستن لە دەرەوە دەهێنێت. واتە عێراق هەنێک شت دەباتە دەرەوەی وڵات، هەنێ پێداویستی کە لە ناوخۆی عێراقانیە ئەوانە ژیانە ناوخۆی عێراق و کوردستان. دووەم بەشی گواستنەوەمان هەیە. ڕێگاکانی گواستنەوە بە شادەماری زیندەگی ژیانی ئابووری و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری هەر وڵاتێک لە وڵاتانی جیهاندا دەنرێت. واتە تاوەکو ڕێگاکانی گواستنەوەمان ڕێگەی وشکانی، ڕێگەی ئاوی، ڕێگەی ئاسمانی باشتر و پێشکەوتووتر بێت، ئەوە بارە ئابووریەکانی تری ژیانیشمان باشتر دەبن. بۆ نمونە مەڕەسمی ڕێگەی ئۆتۆمبیلە، ڕێگەی ئاسمین، شەمەندەفەر، ڕێگەی وشکانی پێ ئەوترێت و هەروەها چەند وێنەیەکی تریشتان بۆ دادنن. ئەویشمان هەیە وەکو ڕووبارەکان، ڕێگەی دیجلە و فراتە، ڕێگەی دەریایی کە وەکو کەنداوی عەرەبیە، ڕێگەی ئاسمانیمان هەیە وەکو فڕۆکەکان، گرنگترین فڕۆکەخانەکان لە عێراق، هەولێری نێودەوڵەتیە، بەغدای نێودەوڵەتیە، فڕۆکەخانی نەجەفە، سلێمانی نێودەوڵەتیە. ئەمە نەخشەی ڕێگا سەرەکیەکانی ئۆتۆمبیلە لە عێراقدا. زۆر بە جوانی ئەمووی دەستنیشان کراوە. چەند دانەیەک باس ئەکەین. لەوانە شاری بەغدا. لە بەغداوە دەچین بەرەو مووسڵ، لە مووسڵەوە دەچین بەرەو دهۆک، لە دهۆک بەرەو ئیبراهیم خەلیل و زاخۆ، شاری بەغدا بەرەو کەرکووک، دووبارە بەرەو هەولێر، اینجا بەرەو حاجی ئۆمەران. وەها ڕێگەی بەغداد، کەرکووک، سلێمانیمان هەیە.
چالاکی گەشتیاری. لە هەر وڵاتێکدا گەشتیاری داهاتێکی زۆر بۆ وڵات دابین دەکات. لە عێراق چەندین توانای گەشتیاری سروشتی هەیە کە بۆتە هۆی هاندانی گەشتیاران تا سەردانی عێراق بکەن. گرنگترین لەوانە یەکەم هۆکارێکی مرۆییە. ئەلف بوونی شوێنەوارێکی دێرینە کە ناوبانگی ناوخۆ جیهانیان هەیە. لە هەرێمی کوردستان و لە عێراقدا شوێنەواری کۆنترین شارستانیەتی مرۆڤایەتی هەیە وەکو شوێنەوارەکانی پارێزگاکانی هەولێر و کەرکووک و بەغدا و نەینەوا و شوێنەواری بابل. با بوونی مەزار و جێنزرگای ئاینیمان هەیە لە کەربەلا و نەجەف و موسڵ و بەغا و سلێمانی و سامەڕە چەندین شوێنی ئاینی بەناوبانگیان تێدایە. و هەروەها دەوڵەمەندە بە بەرهەمی کەلتوری پیشەدەستەییەکان و هەروەها بەنداوەمەزنەکانی گلدانەوەی ئاوی تێدایە وەکو دووکان و دەربەنیخان و حەبانیە و سەرسار و حەدیسە. هۆکاری سروشتیمان هەیە. ناوچەی زۆنگ و زەرکاوەکان ناوچەیەکی سروشتی جوان و دەوڵەمەندن لە ڕووی ئاوڕۆکی سروشتی و باڵندەی کێویەوە. ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی خەڵکی حەز بەم ناوچانە بکەن و حەز بکەن سەردانی بکەن. و هەروەها خاڵێکی ترمان هەیە ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستانە. هەرێمی کوردستان توانای سروشتی زۆری تێدایە بۆ گەشتیاری بەتایبەتی دەفەرە شاخاویەکان بوونەتە گرنگترین شوێنی گەشتیاری. ڕێژەی هەرە زۆری دامەزراوە گەشتیارەکان لە سەرچاپای عێراق لە باوەش دەگرێت. ئەمەش بەهۆی دیمەنە سروشتیەکان کەم دڵڕفێن و سەرنجڕاکێشن وەکو چی؟ وەکو چیا، دۆڵ، ئەشکە و تاکە و ڕێگا بەرز و پێچاوپێچەکان. دووەم ئاوهەوایەکی گونجاو هاوینان پلەی گەرمە لە ناوچە شاخاویەکان فێنک و نزمە بە پێچەوانەی دەشتاییەکان. سێم دەوڵەمەندن لە ڕووی ڕووەکی و سروشتیە و بوونی دارستان و گژوگیا جوانی پێبەخشیوە تا ببێتە شوێنێکی گەشتیاری. واتە سەوزاییمان بەڕادەیەکی باش و جوان هەیە. دەوڵەمەندە بە سەرچاوەی ئاو، ڕووبار و کانیاوەکان و کانزایی و گەرمبوونە هۆی دروستبوونی شوێنە گەشتیاریەکان. بوونی ژمارەیەکی زۆر لە باڵندە و ئاژەڵێکی ئەمە جگە لە چەند هۆکارێکی دیکە کە ناوچە شاخاویەکان بێتە شوێنێکی گەشتیاری گونجاو. بەناوبانگترین هاوینە هەوار و سەیرانگاکانی هەرێمی کوردستان ئەمانن. هاوینە هەوارەکانی پارێزگای هەولێر وەکو شەقڵاوە، گەلی عەلیبەگ، بێخاڵ و جوندونیا. هاوینە هەوارەکانی پارێزگای دهۆک وەکو زاوێتە، سوارە تووکە، سەرسانگ، سۆلاف و شەڕەنج. هاوینە هەوارەکانی سلێمانی وەک سەرچنار، ئەحمەداوە، دووکان، دەربەنیخان، قەراخ، ئەزمە. سەیرانگاکانی پارێزگای کەرکووک، قەرەهەنجیر، قەرەحەسەن، عومەرە، گەدا. باخی گەشتیاری بۆ هەر وڵاتێک سەرچاوەیەکی گرنگی داهاتی نەتەوەییە. هۆکارێکی گرنگە بۆ ناساندنی وڵات بە بیانیەکان. هۆی حەوانە و تازەکردنەوەی چالاکی مرۆڤ و پەیداکردنی هەلی کارە لە هەر شوێنێکدا بێ. ئەمە ژوێنەی تافگەی گەلی عەلیبەگە.